بخێرات بەخێربێ بەڵێ سەرەتا لەو پرسیارەوە جیاوازی وەرزشی جمناسیک لەگەڵ جۆرە وەرزشەکانی کە چی؟ سەرتا بەنایخۆ جیاوازی جمناسیک ئەوەیە یەم جۆرەیاریە بە بناغی هەموو جۆرە وەرزشەکانی تردانێت واتە گەر یاریزانێک فێرخوازێک خستە بەر ئەم جۆرە وەرزشە هەموو پێداویستەکانی لیاقەی بەدەنی کە لە ئەعدادی بەدەنیا خۆی بینێتەوە مرونەیە ڕەشاقەیە سورعەیە ئەمانە هەمووی دروستە بێتیایە و فێرخوازێکیش بە مناڵی ئەمانەی تیا دروست بوو ئامادەکاریە بۆ وەرزشەکانی تر بۆ پێوەی جمناسیک هەموو لەش ئەجوڵێ هەموو ماسوولەکان ئەجوڵێ تەنها وەکو یاریەکانی تر نییە گرنگی با بەشێکی لەش بەڵکو هەموو لەش بەشی خواڕەوەی بەلشی لەشەوە و ئەو یاریزانت بۆ دروستەکە لە ڕوویەک و پێم وتی پێکاتەکانی لیاقەی بەدەنی تەواو ئامادە واتە کەسێک کە جمناستیکەکە نابەسترێتەوە تەنیا بەم جۆرە وەرزشە توانێت جۆری وەرزشی دیکەش بەڵێ بە تاکید کە تۆ توانیت دیاریزانێکی جمناستیک پێ بگەێنی ئەو کاتەوەکو هەویرێک وایە شێلا بێت توانی هەموو شتێکی تری لە دروستکەیت وەکو جیاوازە لە ئەم یاریە فێرخواز بە سەرەتایی وەرەگری مناڵی 4 ساڵ تا 6 تا 8 ساڵ بۆ کوڕان و کشان لەمانە خرێنە بەرەم وەرشە لەبەروی پێویستی بە چاو نەترسی هەیە پێویستی بە مرونە هەیە بە سورعە هەیە لێرەوە مناڵ دروست باشە کاک ینی ئەم وەرزشە ئەبێ لە چ تەمەنێکەوە ئەم یاریە بکاتن ینی بۆ نمونە تەمەنی ئەمەمانە شمولی ئەم وەرزشە دەکات لە ڕاستیا وەکو تەمەن ناتوانین بڵین بەڵام کۆمەڵە جوڵی ئەساسیمان هەیە کە ئەتوانرێ بکرێت جوڵی ئەساسی بۆ نمونە سەرمەقولاتی پێشەمان هەیە کۆمەڵە جوڵەمان هەیە واتە مەرج هەیە بەڵێ بە تاکید ئێمە لە وەرگرتنی فێرخوازە ئێختیبارەکەین جیاواز لە هەموو جوڵەکانی تر نەک تەنها ئێختیباری توانایی بەخۆ ئێختیباری جەستەییمان هەیە کە فێرخوازێک مناڵێک بۆ لای من ئێختیبارەکەم کۆمەڵێ مەسەن ئێختیباری چیەکەم جەستەیی مەسەن تا چەندێک مرونەی هەیە تا چەندێک بۆ نمونە توانای سورعەی هەیە تا چەندێک بۆ نمونە پێداویستیانەی کە ئەم یاریە داوایەکە لە ڕووی بۆ نمونە درێژی جەستەیەوە مەسەن ئەگەر هاتوو یاریزانێک لای من باشترە کە کۆڵیشی درێژتر بێت نەک کورتتر بێ بۆ نمونە قەوسی هەبێ لە پشتیا فلات فود نەبێ چاوی کز نەبێ ینی ئەمانە هەموو مواسەفاتن بۆ وەرگرتنی یاریز فێرخوازێکی سەرەتایی بۆی چکم ئەگەر هاتو حاڵەتێک لەمانەی نەبێ بۆ نمونە فلات فوتەکەی ئەگەر هاتو یاریزانێک فلات فود واتە بنەپی تەخت بێ لە کاتی من هەموو جوڵەکانی من هەموو چییە جەمپ و بەرزبوونەوە و نیشتنەوەی ئەمەی نەبێ کاریگەریکە سەر پشتی فترێک بەردەوامە بێ بەڵام دوایەوە ئەبێتە هۆی ئازار بۆ پشتی کەواتە من ئیسفادەم لێ نەکرد بۆ خۆشی ئیسفادەی لە یاریەکە نەکرد ئەمانە کاریگەریە بێ لەسەر دروستبوونی یاریزانەکە هێرش ینی ئەم کتێبە ئێستا لەبەر دەستماندا جەنابەت و هەروەها مامۆستایەکە ئامادەی کردووە بەڵێ تایبەتە بە کۆلێژ و پەیمانگە پەروەردەیە وەرزشیەکان ینی جەناب باز لەوە ئەکەی ینی زۆربەی جوڵەکان ئەبێ لە تەمەنێکا بێ بەسەلەن بۆ نمونە لە تەمەنی 4 بۆ 6 ساڵان بێ بۆی چاونەترس بێ بۆی لەوانەیە لەشی گەشەی لەشی بۆ ئەو وەرزشە ئامادە بێتن بەڵام بۆ نمونە کەسێک کە تەمەنی 18 ساڵی تێپەر کردبێت و لە لێکێک لە پەیمانگە وەرزشیەکان بێ ئێوە دەتوانن چ مەسەلەن سوودێکی لێ ببین یاخود ئەو کەسە چ سوودێکە بینێتن پرسیارەکە زۆر تاوە ئێمە وتمان بۆ مناڵێکی سەرەتایی چەندین ئاستمان هەیە لە جوڵەیە لەم جۆرە یاریە ئاستەکانی سووکمان هەیە و جوڵەی بنچینەیمان هەیە دواتر قورستر کە مەسەلەن هەمانە 2 لەف 3 لەف لە هەوای ئەسوڕێ فێرخوازێک کە لە کۆلێژ و پەیمانگا پەروەردەی وەرزشەکان ئێمە نایکەین بە یاریزان ئێمە چی دەکەین بە شێوەیەکی ئەکادیمی کۆمەڵە جوڵە بزانێت و ئەو کەسانە شیەن بۆ ئەو کۆلێژ و پەیمانکان پێشتر اختیبار کراوە واتە لە ڕووی ڕیاضی و مەهومەیەکیان تایە ئەو توانیان هەیە کە ئەم جوڵانە ئێستا کۆمەڵە جوڵەی ئەساسیمان هەیە بۆ تەمەنەکان هەمووی گونجاوە سیاریمان هەیە سیباحە بۆ هەموو تەمەنێکە بێ بۆ هەموو تەمەنێکیش گونجاوە لە هەموو تەمەنێک فێرە بێت ئەمیش کۆمەڵە جوڵەمان هەیە یاریزان بەڵام پێویستی بە چییە ئحمایەکی باش لەبەری تەشەنوژ نەکە لەبەری تو ئەم جوڵی کە ئەیکی هەڵسوورانە لەگەڵ لەشی خۆتە یاریکردن نییە بە ئامێرێک و بە جوڵێ باشە ئەو جوڵانە کامانن کە مەسەرەن کەسێک لە تەمەنی ینی لە تەمەنی گەورە ئەتوانێت ینی ئەتوانێت جوڵە ئەساسیەکانە چ لەسەر ئامێر بێت چ لەسەر حرەکاتی ئەرزی بێت بۆ نمونە حرەکاتی ئەرزی وەرگرتنی 5 جوڵی ئەساسیمانەیە کە پێویستە یاریزان و فێرخوازی کەیش بۆ قەعا بێت سەرتام جوڵانە بکە لە سەرمەقولاتی پێشەوە وان پێڵێن ها کوردەوەی تەقلە بۆ دواوە بەڵام نەک خەفی وەستان لەسەر دەست جوورێکترمانێ پێڵەن کاتوی جوڵان لەسەر تەنیش میزان چونکە میزان زۆر گرنگە بۆ هەموو یاریێک نەک تەنها بۆ وەرزشی جمناسیک
دواتر قفل یدین وەسان تا چەندەم یاریزانە بتوانێت لەسەر دەستی خۆی لەشی خۆی هەڵگرێ ئەمە زۆر گرنگە و ئەم جوڵە ئەساسیانەش ئەوەی ڕاضی بێ پێم وانە نتوانێت نیکە بەڵام پێویستی بە تدریب و شێوازی تەکنیکی جۆڵەتی ئەنجامی جوڵەکە هەیە کاکێش ئەمە کۆمەڵێک جوڵەی تیە ئەکرۆباتیک لەگەڵ جوڵەی ترامپۆلینگ ئەوە جوڵەی ئایرۆبیک مەسەڵەن ئێستا ئەم لە وێنەکان دیارە ینی ئەم جوڵانە زۆر قورسە ئەمە چۆن بۆ نمونە فێرخوازێک کە ئەمە لە پەیمانگای پەروەردەی وەرشی بێت ینی ئەتوانێت شتێکی وا بکات ئەو جوڵانەی کە تایەتی ئەم کتێبە کە دەرمان کردووە لەگەڵ مامۆسای بەرەزم ئامادەمان کردووە ئەم کتێبە بەگشتی باسی هەموو نەوعێتەکانی جمناسیکە ئێمە چونکە هەرچێک نەبینین بڵین ئەوە جمناسیکە ئێمە جمناسیک لەواتەمە بەسەوەی لە هەرێمی کوردستان هەموو شتێکبینین جمناسیکە نا جمناسیک وانە هەمووی ئەنجام نادرێت هەموو دووبارە ناکرێتەوە هەموو جۆرەکان تۆزیحی بینێ FIG کە سنتەرێکی گەورەیەکێتی جمناسیکی عالەمیە جمناسیکی کردو بە 6 بەشەوە باشە ئەم 6 بەشە و باسی خوێندن ناکە وەکو ڕاضی جمناسیک 6 بەشە یەکێ لەوانە جمناسی فەنیە ئێمە لە هەموو زانکۆ پەیمانگەکانی گیان بەس جمناسیکی فەنی بنمونە ئەخوێندرێت بۆ کوڕان و بۆ کچان جۆری دومیان جمناسیکی بۆ نمونە ترامپۆلینە ئایرۆبیکە ئەکرۆپاتیک ئەو جۆڵەیە کە هەڵەوان بازی بە کوردەکەی ئەمانە ناخوێنرێن بەس ئەوە نەوعەکەیەتی تاوەکو فێرخواست پێی ئاشنابێ هەرچێکی نەبینی بڵە جمناسیکە بەڵە جمناسیکە بەڵام بە نەوعی ئەمە تۆپی پێ چیمانێ فوتساڵمانێ ساحەی گەورەمانێ تۆپی سێلمانێ هەمووی پێوتێت تۆپی پێ بەڵام هەمووی چیە یاریەک و یاسا و قانونی خۆیە ئەوەی کە ئەخوێنرێت جمناسی فەنیە فەنیش پێگاتووە لە 6 جیاز بۆ کوڕان و 4 ئامێری 4 جیازش بۆ کچان هەر ئەو نەمانێ وە لەسەر ئەوانیشەوە تەنها جوڵە بەسیتەکانی ئەخوێنێ بۆ پێ بێت لە ئێستادا جمناستیک لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە هەڵا ئاستێکی بەداخەوە خراپ هۆکارەکەی ینی من تا ساڵم تاوەکو تقریبان هەفتەیە پێشەسەش نەبوونی قاعە نەبوونی ئامێری تایبەتی یارمەتی دێت کە تۆ ئامێرە نەبوو یارمەتی بە فێرخوازێک ناتوانین جوڵەی فێرکەی ئەبێ چێمانە دابینی کە چه هاوکاریتان بکە ئەوە لایەنی وەرشیە پەیوەندیدارە بەس سواز بەخوا من سواسیانەکەم من جێگەی دەستخۆشیە وە کۆمەڵێک بە تایبەتی مامۆستا جەمال و کاکردە من دوێنێ قاعەیەکم وەرگر کە تایبەتە بەم جۆرە وەرشە ئەڵێ مواسەفاتی هەموو قاعەکان تایەکو بەرزی وەکو پانی بەڵام بەداخەوە هەمێرمانە یاری لەسەرکەین خۆی گەورەترین کێشەیە وە لە ئێستاشە لەم ئێستاکەی من زیاتر لە 4 ساڵە خەریکی فێرخواست پێگەیاندنم بە خۆبەخشانە هەرچەند مدەڕیبی اتحادین بەڵام خۆبەخشانە هەوڵماناوەتەوە مەدرسەیەک فێرخوازەکان لە ئاستی بڵێن کوڕان و کچانە لە ئاستی مناڵێ و ئاستێکی باشیش و ئەو مایشانەی کە ئیکەین بۆ نمونە لە هەفتەی سلەیمانیان لە بۆنەکانی ترا سپاسۆخوات جێی ئامادەبوونی کۆمەڵی هەواداری باشە کاکێرش بە یەک شتی کە ینی ئەمیز بڵێم کچانی تیا خوجەنابێت ئاماژەت پێکرد لەم وەرزشەیە ئەو جوڵانە ینی بۆ کچان و کوڕان یەک جوڵە یان جوڵەی کچان تایبەتە بەڵێ ئێمە وەکو پێم وتی کوڕان 6 ئامێرمان هەیە کچان 4 ئامێر 2 ئامێری کە گرنەوە لێرە حرکاتی ئەرزیواتە جوڵە زمینەکان لەگەڵ سەکۆی بازدانە بۆ کوڕان و کچان هەم قانونیان یەکێکە و هەم ئەماشتن بەڵام تۆزێ مرونە هەیە لە کچانە جوڵەکانی کەمێک ئاسانترە بەڵام نەگووە پێوی کە هیچ نەبێ بەڵام ئامێرەکانی ترمان هەیە بۆ کچان جیاوازە هەم لە ڕووی تایبەتمەندیەوە و هەم لە ڕووی ئەنجامدانی جوڵەکانەوە کچان پێویستی بە کۆمەڵی ئامێریتە و کوڕانیش کۆمەڵی ئامێری باشە کاک گێرەشانی زۆر جار مەسەن لە کۆندا باز لەوە کرێ ینی زۆر ئەم جۆرە وەرشانە زۆر گرنگی پێدراوە مەسەلەن لە ناو خەڵکە لە ناو کۆمەلگایە ینی زۆر کراوە ینی خەڵک ڕووی تێکردەوە هۆکار چییە مەسەن لە ئێستا بەم شێوەیە ینی ئاوا بە شێوەیەکی کەم خەڵک سەردانیە کات یاخود حەزی لەسەر هەیە بەتاکیت توانین بڵین بەداخەوە لەبەر ئەوەی ئێمە تا ئێستا ئێمە ڕاهێنەرمان نییە ینی تا ئێستا لە کوردستانە ڕاهێنەرێکی کشمان نییە ئەمە گەورەترین کێشەیە ینی من تەنان نایخەمە سەر ئەوەی کەسانیتر بەڵکو ئەمە ئەکەوێتەوە سەر لایەنی کۆلێج و پەیمانگە وەرشەکان ئێمە زیاتر لە 15 پەیمانگامانەیە لە کوردستان بەس حکومی نزیکەی 10 کۆلێژمان هەیە ساڵانە 100 تەلەبە بەرهەمێنن کۆی کەرەوە 2500 تەلەبە ینی تا ئێستا ڕاهێنەرێکمان نەبێ مەحەیف نییە ئەگەڕێتەوە بۆچی نەبوونی منهەج و پرۆگرامێک پێشگوێ خستنی مامۆستایانی وەرزش بە تایبەتی ئەوانەی کە ئەم جۆرە وەرشاڵەنەوە لە کۆلێج و پەیمانگاکانە
تا ئێستا بەداخەوە نەیانتوانیوە کۆمەڵێک ڕاهێنەری باش دروستکەن لە یاریەکانی تران ڕاهێنەری زۆر باش واتە ئەو کەسانی کە دەرەچن لە پەیمانگە تایبەتەکان زانارێکی زۆر سەرەتاییان هەیە ینی من بەداخۆڵم ناتوانن بگرێ مامۆستان بەڵام وەکو ڕاهێنەر نا مەبەستمەوەی لە ڕووی ڕاهێنانەوە لە ڕووی ناهێنانەوە ینی تا ئێستا کەسێکی وام نەدیوە کە کۆلێژی پەروەردەی وەرزش یاخود هەموو نەتەنها سلێمانی هەموو کۆلێژە وەرزشەکان باسی کوردستانم کرد بە عام تا ئێستا ساڵانە چەندێک تەخەڕوجەکەن تا ئێستا ماقولە مامۆستایەکی ئافرەتی قسمان نەبێت خۆی من 2 ساڵ بۆ 3 ساڵیشە خوێنرێت ئانی خۆیمە ناڵێم لێ بە یاریزان بەڵام ڕایەنەر چییە تۆ بتوانانی شێوازی فێرکردنی جوڵەکە بە یاریزان بکەیت خۆ کەسیش لە خۆی یەکسەر نابێ بێ دەورەی تەدریب ببینێ بەڵام ئەگەر تۆ ئەساسێکت هەبێ بە شێوەیەکی ئاسن دەرگا بۆ کراوەترە بە شێوەیەکی ئەکادمی تۆ بڕۆی نەک تەنها شێوەیەکی ئەشوایی وە کۆمەڵە ڕاهێنەرمان هەیە بۆ نمونە لە شارەکان هەمانە بەڵام بەپی پێویست نییە مەرج نییە ینی کەسێک ڕاهێنەر بێ خۆی بتوانێت ئەو وەرزشەی بۆ نمونە بە فێرخوازێک ئەڵێتەوە خۆی بتوانێت بیکاتن لە دنیاە هەموو قاعەکان هەموو مدەڕی بێک 3 تا 4 یاریزانی لەبەردەستایە بۆ فێرکردنی جوڵەکان چونکە ئەم جوڵانە ڕاستە و خۆت ئەبێ ئاگاداری فێرخوازەکە بی یەک جوڵەکە بە هەڵا ئەبێتە هۆی پێکانی یاریزانەکە تووشی ئیسابە بێ لێرە چونکم هەڵسوڕانە لەگەڵ لەشی خۆیان ئەم ڕاهێنەرە زۆر کات کۆمەڵە جوڵە هەیە ئەساسیە بۆ ئەم فێرخوازەیەەکە بەڵام کۆمەڵە جوڵەی قورسمان هەیە پێویستی بە پیشاندانی ڤیدۆیە و یاخود شێوازی تەکنیکی هەنێ جوڵەمان هەیە ڕاهێنەرە توانێ بیکەوە بۆش ئەکا بەڵام کۆمەڵە جوڵایە نەخێر پێویست ناکا لەبەروی تۆ ڕاهێنەرەکان بە تایبەتی تەمەنێکیان بردو هەرچەند مستەوا و خیبرەی باشیانە بێت لە دنیای خۆی وایە کۆمەڵە جوڵەی قورزەیە خۆیان نایکەن تەنهاوەیە شێوازی یارمەتیدانەکە و شێوازی تەکنیکە بە سندەست چۆندانێ قاچان بەم شێوەیە فێرخوازەکە فێرەکەن بەڵێ لە ئێستا لە هەرێمی کوردستان شوێنێکی تایبەت هەیە بۆ نمونە مناڵێک حەست بکات ئەم جۆرە وەرزشە بکە یاخود خێزانێک حەست بکات مناڵەکەی لەم جۆرە وەرزشەیە بەردەوام بێت ناڵم خۆشبەختانە من دوێنێ سپاسی و دوو بە ڕێزەکەم قاعەتی گەوریان بۆ دابین کردوین کە لە ڕووی مواسەفاتەوە بەرزی و مسافەی قاعەکە تەواوە ئەمیش بەڵام نەبوونی ئامێر هەرچەند کۆمەڵێک شتی سەرەتاییمان هەیە ئەتوانین ئێمە بۆ نمونە یاری لەسەرکەین بەڵام بۆ دروستکردنی یاریزانم بکوێتە مستەوای دەوڵەتە عەرەبیەکانم بکوێتە مستەوای بەرزتر بەڕاستی جیازەکانمان هیەوە نییە بەڵام هەر شتیشمان هەیە و ئێستاش ئەتوانین فێرخوازی مناڵ وەرگرین تاوەکو بەردەوام بین بەڵێ هێرش عوسمان ڕاهێنەر لە بواری وەرزشی جمناسیک سپاس بۆ ئامادەبوون. سپاس